چۆن دەنگۆی مردنی ترامپ تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی جێگرەکەی لەبارەی جێگرتنەوەیەوە چی دەڵێت تا چەند دەنگۆکان پەیوەستە بە زنجیرەی کارتۆنی سیمپسۆنەوە. You know your bite is poisonous and now I'm going to die. ڕۆژی شەممە سیاوی 2025 سۆشیال میدیا پڕ بوو لە دەنگۆی مردنی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا. ئەوەش دوای ئەوەی کەسێکی باڵا لە ئیدارەکەی ڕایگەیان ئامادەیە جێگەی بگرێتەوە ئەگەر کۆچی دوای بکات. ڕۆژی چوارشەممەی ڕابردوو 27 یاوی 2025 جێدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا بەشداری بەرنامەیەکی کرد و ڕایگەیان ئەگەر تراژیدیایکی خراپ مەبەستی مردنی ترامپ و ڕووبدات ئامادەیە جێگەی سەرۆکی ئەمریکا بگرێتەوە. Yes, things can always happen. Yes, terrible tragedies happen. But I feel very confident the President of the United States is in good shape. کاتی قسەکەی جێگری سەرۆکی ئەمریکا بۆ هۆی دروستکردنی مشتومڕێکی زۆر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چونکە لە ماوەکانی ڕابردوودا ژمارەیەک وێنەی دۆناڵد ترامپ بڵاو بوونەوە تێیدا دەرکەوتووە ڕەنگی بەشێک لە دەستی ڕاستی سەرۆکی ئەمریکا گۆڕاوە. ئەوەش بۆ هۆی دروستبوونی مشتومڕ لەسەر تەندروستی ترامپ. دۆناڵد ترامپ بەهۆی زۆری تەمەنیەوە هۆشداری لەسەر تەندروستی دەدرێت لەگەڵ بڵاوبوونەوەی وێنەکانی دەستی ڕاستی و قسەکانی جێدی ڤانس دەنجی مردنی زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ جێگەی باز. Bravo! Hi, Mr. President. ترامپی تەمەن 79 ساڵ بە تەمەنترین سەرۆکی ئەمریکایە لە کاتێکدا ڤانس سێم گەنجترین جێگری سەرۆکی ئەمریکایە لە مێژووی ئەو وڵاتەدا. Senator J.D. Vance has the overwhelming support of this convention to be the next Vice President of the United States. زۆرێک لە پۆستەکان تەندروستی ڕاستەقینەی ترامپیان خستە ژێر پرسیارەوە. هەندێک لە بەکارهێنەران پەڵەکەی دەستیان بەستەوە بە پەڵەی هاوشێوە کە لە سەردەستی شاژن ئەلیزابێسی دووەم پێش مردنی دەرکەوتووە. هەرچەندام ساڵکۆشتی سپی راپۆرتی پزیشکی دۆناڵد ترامپیان بڵاو کردەوە بە پێی راپۆرتەکە هیچ مەترسیەک لەسەر ژیانی نییە، بەڵام هێشتا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ئەمریکی گومانیان لە راپۆرتە پزیشکیەکە هەبووە. ئیدارەی ئەمریکا دەنگۆی مردنی ترامپ ڕەت دەکاتەوە و دووپاتی کردەوە کە تەندروستی باشە و کۆشتی سپی بەجێ دەهێڵێت بۆ هاوینە هەواری خۆی لە ڤێرجینیا بۆ یاری گۆڵف. دەنگۆکان لەبارەی مردنی ترامپ دوای ماوەیەکی کەم دێن لە دوایین قسەکانی مات گرۆنینگ دەرهێنەری زنجیرەی سیمپسۆن کە کۆتایی هاتنی زنجیرەکەی بەستەوە بە مردنی یەکێک لە کەسایەتیەکانەوە. ئەمە یەکەم جار نییە کە دەنگۆ سەبارەت بە مردنی ترامپ بڵاو دەکرێنەوە. لە ساڵی 2023 هەژماری تویتەری دۆناڵد ترامپ جۆنیۆر هاک کرا و هاکەرەکە پەیامێکی بڵاو کردەوە و تێیدا بازەوە دەکات باوکی مردووە و خۆی بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا کاندید دەکات. بەپێی دەستوری ئەمریکا جێگری سەرۆک لە کاتی مردن بێتوانایی یان دەست دەکات کێشانەوەی سەرۆک دەست بەجێ دەبێتە سەرۆک پاشان سەرۆکی نوێ جێگری سەرۆکی نوێ کاندید دەکات کە دەبێت ڕەزامەندی زۆرینەی هەردوو ئەنجومەنی پیران و کۆنگرێز وەربگرێت.